پرۆژێکی گرنگ بۆ گەنجان لە ئێستادا بوونی هەیە پرۆژەیەک بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا و بەهێزکردنی توانای گەنجان کە لەلایەن ڕێکخراوی سپارک و CDO بە هاوبەش ئەنجام ئەدرێت و یەکێک لە کەمپینەکانیان یەکێک لە چالاکیەکانیان بە ناونیشانی مەڕۆ چاکیکە کە بۆ سبەینێ سوپرایزێکی گەورەیان هەیە و چالاکیێکی زۆر گەورەیان هەیە لە سمچەماڵ ئەنجام ئەدرێت و باز لە چالاکیەکەی سبەینیشانەکەین و گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێزان خات و ناز ئاراز بەڕێوەبەری پرۆژەکە زۆر بە خێر بێ سلااوت لێبێت و هەروەها خات و کازی وەشاوە کەمپینەر سلااوتان لێبێت زۆر زۆر بەخێر بن باینتان باش. خات و ناز با لە ناونیشانی کەمپینەکەەوە دەستی پێ بکەین مەڕۆ چاکیکە چییە؟ بەڵێ سەرەتا سڵاوتان لێوێ زۆر سپاس بۆ ئەم میوانداریە کەمپینی مەڕۆ چاکیکە بە دروشمی بادای کوتین بەواتای ئەوەی کە ئێمە هانی گەنجەکانمان بین دوورکەونەوە لە کۆچینە یاسایی و مەترسیەکانی هەروە پەرە بەتوانەکانیان بن بۆی بتوانن لە ڕووی پیشەیەوە ببنە خاوەنکارێک و کارسازێکی سەرکەوتوو. زۆر باشە کاتە خاتوناز بۆچی ئێوە لە ئێستا بیرتان لەم پرۆژەیە کردەوە درکتان بۆ کرد کە کۆچینە یاسایی زۆر بۆ لە ئێستا یاخود بۆچی؟ بەڵێ بەدڵنیایی ئەوەی کێک بوو لە هۆکارەکان لەبەرەوەی خۆی ئەم پرۆژەی کەمپینی تۆڕی کەمپینی مەڕۆچاکیکە سەر بە پرۆژەی تۆڕی گۆڕانکاریە کە ساڵانە وەکو پرۆژێکی بەردەوامی ڕێکخراوی سپارکە خۆشبەختانە ئەمساڵ بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی CDO جێبەجێ ئەکرێت بۆم کەمپینە گەنجەکان کە ژمارەیان 21 گەنجە کەمپینەرەکان واتە لە ناوچەی چەمچەماڵ و ڕانیە و هەڵەبجە بەشدار بوون ئەوان خۆیان بیریان کردەوە کە باسێکی گرنگ پرسێکی گرنگ لە ئارادا لە ناو گەنجانە بە تایبەتی کە ئەویش کۆچینە یاساییە هەروەها بێهیوابوونی گەنجان لە دۆزینەوەی هەلیکار و ئەو کارە دڵخوازی کە بۆچی ئەو شوێنانەتان هەڵبژاردووە؟ ڕاستیەکەی لە ساڵانی پێشووترا چەند شوێنێکی تر بووە وەکو سلێمانی و دەوروبەری بەڵام بەپێی ساڵەکان شوێنەکانیش ئەگۆڕێن و یەکێکیش لە هۆکارەکانەوەیە کە بە تایبەتی لە ناوچەی ڕانیە کە ڕێژەیەکی زۆر لە گەنجەکان کۆچینە یاساییەکەن. خات و کازیەوە بەڕێستان و کەمپینەرێک لە ئەم چالاکیەیە و چالاکیەکەی سبینش بەشدارە بن ئەگەر باسێکی چالاکیەکەمان بکەیت و کاری بەڕێستان و چالاکیەکە. من کەمپینەرم لە ڕێکخراوی سپارک هەروەکو ناسخانیش باسی کرد مەڕۆ چاکیکە یەکێکە لە پرۆگرامەکانی تۆڕی گۆڕانکاری کە لە ساڵی 2010 ڕێکخراوی سپارک سەرپەرشتی ئەکات ئێمە وەکو گەنج خۆمان ئەو کەمپینەمان هەڵبژاردووە خۆمان هەڵبان بژاردووە کە چیمان ئەوێت چیم ئەمانەوێت چی بۆ گەنجەکان بکەین ناوی کەمپینەکە ئامانجی کەمپینەکە کار و چالاکیەکانمانی هەمومان خۆمان بووین 21 گەنجەکە لە هەر سێ شارەکە و بەیانیش یەکێک لە گەورەترین چالاکیەکانمان ئەنجامین کە لە مۆنۆمنتی چەمچەماڵ ئەنجامەدرێت کە دیداری گەنجانە کە ئیڤنتێکی گەورەیە ئێمە ئەمانەوە کار بۆ گەنجان بکەین گەنجەکانمان لێوە کۆبنەوە و کۆمەڵێک لە کەسایەتی و لە کۆمپانیا و لە ڕێکخراوەکان لەوێ داوت کراون بۆ ئەوی گەنجەکانمان زیاتر ئاشنا بن و سوودێکی بۆ هەموو گەنجەکانمان باشە خات و کازیە بگومان هەموو کەمپین و پرۆژەیە کە ڕاگەیەنجێت کۆمەڵێک ئامانجی لە پشتەوە ئێوە ئامانجتان لەم پرۆژەیە چی بووە؟ ئامانجی سەرەکیمان لەم پرۆژەیە ئەوەیە کە گەنجانمان لێرە بمێنەوە کۆچینە یاسایی نەکەن ئێمە ناڵێن کۆچ مەکەن ئەڵێن کۆچینە یاسایی مەکەن یعنی ئەو زۆ ئەو تاقۆ ئەو پارێکە لە کۆچینە یاسایە سەرفیەکەن ئەیان بە قاچاقچی نازان ئێوە داهاتوتان تشتان لەبەسەرێت یعنی ئەوەی کە لەوێ سەرفیەکەن لێرە سەرفیەکەن دڵنیابم ئەگەن بە ینی شتێک و ئەماجێکی تریشمانەوە بەشداری کاری پیشەی وەکو ئەزانە کاری پیشەی کات و وزەیەکی کەمتری پێویستە بە بەراورد بە پیشەیە کە تۆ بتەوێت بەدەستی بێنی و گەشتن بە کاری پیشەی ئاسانترە و هەموو گەیشتن بە کاری پیشەی کاری پیشەی وەکو بۆ نمونە کاری دەستی باشە کشت و کاڵ بێ گرافیک دیزاین بێ فۆتۆگرافی بێ چنین بەیانی ئێوەتانە گەنج بۆ گەنج ڕووبکاتەوە ئەو کاران لەبەرەوەی تاوکو ڕادەیەکی زۆر ئەو کارانە لە کوردستانی خۆمان وەلاندراون وەکو بڵێ بە چاوێکی کەمتر سریەکەن لە ئیشەکانی تر بەڵام ڕاستیەوانە ئەگەر تۆ بگەڕێیتەوە سەریانی ئەسڵێکی ئەو کارانە زۆر گرنگ و زۆر پێویستن و گەنجیش ئەتوانێت لە بوارێکی پیشەی زیاتر سەرکەوتوو بێ بە بەراورد بۆی کە پیشەیەکی گشتگیر بێت. باشە خاتوناس بێهیوایی لای گەنجان لە هەرێمی کوردستانە تاشان پێویستە کاری لەسەر بکرێت بە تایبەت لە لایەن ئەم ڕێکخراوانەوە یان لەلایەن ئەم چالاکیانەوە. بەدڵنیاییەوە پرسێکی زۆر گرنگە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە بەهۆی ئەوەی کە پێشتر گەنجان زیاتر چاویان لەوە بوو کە زانکۆی پەیمانگا تەواو بکەن دوای خوێندن دابمەزرێن بەڵام
بەهۆی کۆمەڵی هۆکاری دەرەکی و ناوخۆیەوە کە ئەم شتە وردە وردەکەم بووتەوە وای لەکرد کە گەنج ناچار بێ خۆی بگەڕێ بە دوای هەلی کار بۆ خۆیان خۆی بتوانێت توانەکانی خۆی بەرەو پێشەوە بەرێ بۆ ئەوی بتوانێت وەکو خاتوکازیوە ئاماژەی پێ ئەگەر هەلی کاریشی دەست نەکەی خۆی بتوانێت کارێک بۆ خۆی دروست بکە بەدڵنیاییەوە بۆ ئەمەش پێویستی بە پاڵپشتی کۆمەڵێک لایەنە چلایانی حکومی بێ دەرەکی بێ ناوخۆیی بێ ڕێکخراوەکان بێت یاخود گەنجان خۆیان بن کە پێویستە بە هەموو لایەکەوە هەوڵ بدرێ بۆ ئەوەی کە بتوانین گەنجان کارێکی شایستەیان دەستکەوێت و بتوانم ژێوی ژیانی خۆیانی لەسەردا بینکەن باشە هەرچەندە خاتوکازیوە باسی کرد بەس بەڕێزیش باسی بکەی باسی چالاکەکەی سبەینە بکەیت چالاکیەکتان هەیە خاتوکازیوە باسی وەگی لەوە کرد کە لە مۆنومنتی چەمچەماڵ چالاکیەکە ئەنجامەدرێت چین ئەوانی کە لە چالاکیەکە بەشدارە بن بەڵێ چالاکیەکە لە مۆنومنتی ئەنفال سبەینە کاتژمێر 2 ئەنجامەدرێت ڕاستیەکەی کۆمەڵێکی زۆر گەنج لەبەرەوەی ئێمە کە ئامانجمان گەیاندنی پەیامەکەیە بە گەنجان کۆمەڵێکی زۆر گەنجی ناوچەی چەمچەماڵ و شۆڕش و دەوروبەری هەتا لە ڕانی و هەڵەبجەشەوە هەر میوانمانیەت بانگێشمان کردوون سەرڕایەوەی کە خودی بەرپرسانی قەزای چەمچەماڵ لە سلێمانی و لە هەڵەبجە و لە ڕانیەشەوە هەر بانگێش کراون و هەروەها لە ئەجەندای کارەکەماندا بۆ چالاکیەکەی سبەینێ پانێڵێکی تیا ئەکرێت کە باسی دوورکەوتنەوە لە کۆچی نایاسایی و گەشەپێدانی کارسازی گەنجانەکرێت ئەمە بەگشتی لەسەر بابەتی دیدارەکە بەڵام لە هەمان کاتدا هەر لە هەمان شوێن ئێمە پێشانگایەکی کارسازی ئەەکەینەوە بۆ گەنجەکانی چەمچەماڵ و دەوروبەری کە لەوێ کار و پیشەدەستیەکانی خۆیان پیشانی بەشداربوانەکەن باشە جیاوازیەکەیە خاتوکازیوە لە نێوان ئەم چالاکی سبەینێ و چالاکیەکانی ڕابردووتان جیاوازیەکە بەڵێک جیاوازیەکە چالاکی تریشمان کردو پێشتر بۆ نمونە چالاکێکی ڕانیەمان کە فستیڤاڵی ڕانیە بوو کە زۆر گەورە بوو بە بەشداریکردنی 2000 گەنج کە سوودێکی زۆریان بینی چەندەها گەنج هاتبوون دەستی کاریان هەبوو یانی ناسێنران کەسی تر سوودیان لێ وەرگرتن بیرۆکەی تازەیان بۆ هات و چالاکێکی سبەی نشمان جیاوازتر لەوە بە پرسەکان لەوێن وەکو خاتوناز باسی کرد ئێمە پانێڵێکمان هەیە کە چەند کەساتێکی جیاواز لەوێن ئەتوان کەسەکان سوود لەوان وەربگن و گەنجەکانیشمان ئەگەر پەیامێکیان هەبێ بیگەن بە بەرپرسەکان لەوێشەوە بۆ سەروتر بگوازرێتەوە. زۆر باشە خاتوناز ناونیشانی کەمپینەکەتان مەڕۆ چاکی کێ باس لەوە کردتان ئامانشان لەوەیە کە ئەتانەوەیە گەنجان کۆچی نایاسایی نەکەن باشە گەنجان بمێننەوە چی چاکەن ئەتانەوێت چی بە گەنجان چاکەن ئەو کەشەی کە بەدڵیان نیە ڕاستەکەی ئەو کێشانەی کە تووشیانە بێ ئەگەر گەنجەکان لەبەرەوەی ئێمە ئەزانی کە گەنج بزوێنەری کۆمەڵگەیە ئەو زەی لە ناو گەنجا هەیە لە هیچ ئاستێک و لێ هیچ تەمەنێکی تری کۆمەڵگەیان نیە و تواناکانیان زۆر لەوە زیاترە کە خۆیان چاوەڕێیەکەن یا خۆیان هەستی پێەکەن ئەگەر ڕێکخراوەکان یاخود کۆمەڵگاکە دەستیان بگرێت و پرۆگرامێکیان بۆ دابنێت کە بتوانێت ئەم توانایە کۆ بکاتەوە لە پرۆگرامێکی بەسوودا بەکاری بێنن بەدڵنیاییەوە ئەتوان گۆڕانکاری لە ئەوەی کێستەیە هەیە بیکەن. زۆر باشە خاتوکازیوە پرۆژەکەتان مەبەستان لەوەیە کە ئێوە بتوانن گرنگی بە توانا و لێهاتووەکانی گەنجان بن ئێوە لە چ ڕێگایەکەوە ئەتوانن ئەم کارە بکەن گەنجێک توانایەکی هەیە لێهاتوویەکی هەیە ئێوە بتوانن گرنگی زیاتری پێبن گەشەی زیاتر بکات ئەم گەنجە لەم بوارەیە. ئێمە پرۆگرامەکەمان خۆی ناوی تۆڕی گۆڕانکاری ئێمە ئەمانەوەکو تۆڕێک کار بکەین بۆ نمە لە چەمچەماڵ کۆمەڵێک کەس لە هەڵەبجە کۆمەڵێک کەس لە ڕانی کۆمەڵێک کەس بۆ کۆمەڵە کەسەش کۆمەڵێکی تر وەکو تۆڕێک بڵاوکەنەوە ئێمە بەڕێگە سۆشیال مدیا کارمان کردووە کە نزیکی 2 میلیۆن زیاتر کەسمان ینی بە گەنجان گەشتون و بەڕێگەی ڕوبەروش 2 میلیۆن و نیو گەشتون بە میلیۆنێکونی بۆ بورە گەشتون بە گەنجان کەوات ئێمە پەیامەکانمان گەیاندووە ئێمە مانەوە کاریان لەسەر بکەین بۆ ئەوی سەرەتا کار لەسەر خودی خۆیان بکەم بزانێ ئەوان ئامانجیان چی ئەوان ئەیانەوێت چیان هەبێت وەکار لەسەر لێ هاتوو توانەکانی زۆرتر گەنجان چ داواکاریەکیان هەیە چیان ئەوێ زیاتر گەنجان بۆ من ئەیانەوێت لێ ئەوەکان ئێمە هەلی کارمانە بۆ ئێمە لێ هاتوویەکمانە نازانین لە هاتوویەکانمان چی نازانی چۆن بیان دۆزینەوە کاریان لەسەر بکەین ئێمە ئەمانەوێت بەپێی توانەکانیان بەپێ لە هاتوویەکانیان کورس و دەورات و ترێنینیان بۆ بکەینەوە ئینشاڵڵە لە داهاتوان لە دوای مانگی شەشەوە بەپێویستی خۆیان ینی پرۆژەکە ئەوە تاوەکو ساڵی 2026 نزیکی 1000 کەس ترێنینی وەرگرت بێت بە ویستی خۆی. باشە خاتوکازیوەی بچگەل لە ئەم چالاکیەتان جگەل لەم کەمپینانە گروپی شاخەوانیتان هەیە و چالاکێکتان ئەنجام مابوو لە وەکو گروپێکی شاخەوانی مەبەستان لەم چالاکیە چی بووە؟
مەبەستی سەرەکیمان کۆبوونەوەیەکی گەنجانە بوو دوای ئەوە بیر و ڕاگۆڕینەوەکان ئێمە چەند کەسێکی کارسازمان بان کرد بوو لەو چالاکیە کە خۆیان ناستان بە گەنجەکانی تر یعنی پێیان نیشانیان کە لێرە ڕێگەیەک هەیە کە لێرە هیوایەکەیە ئێوە ئەتوان ئەو هیوایە بدۆزنەوە و بیکەنە ئامانجێک بۆ خۆتان سانی ئاماجی سەرەکیمان ئەو بوو ئێستا من وەکو خۆم منیش کافەیەکی بچووکم هەیە کە خاوەنیم ینی شتێکی قورس نییە ڕاستە سەرەتا کەمی قورس بوو بەڵام هەموو شتێک زەحمەتی ئێوە تاکو بێت بە ئامانجەکەی ینی ئامانجی ئێمە ئەوەی ئەڵێن لێرە بمێنەوە کا لە سەرلەهاتوویەکان بکە زۆر ئاسانترە لەوەی ئەو ڕێگە دوورە بگریتە بەر و نازانین داهاتووش چی لێت باشە خات و ناز باس لەوە کرد ئێوە لە چەند شوێنێک ئەم دیدار و ئەم کەمپین و پرۆژەیەتان ڕاگەیاندووە ئەو کێشە و گیری گرفتانی کە گەنجەکان هەیەە لە هەر شار و شارۆچکەیەک زۆرینیان کێشەکانیان وەک یەک وایە یاخود زەخترین و دیارترین کێشەکە گەنج هەی بێ لەم سەردەمەی ئەمڕۆیە چییە بە تەنها بێکاریە بۆیە ڕوەکەنە وڵاتانی دەرەوە یاخود ئەوەنی ئێوە بەریەکەوتنتان هەبێ لەگەڵ گەنجانە چیترە بەڵێ وڵا ئەوەی کە هۆکارێکی سەرەکی بێ بۆ بیرکردنەوە لە کۆچینە یاسایی نەبوونی داراییەکی سەر بەخۆیە نەبوونی هەری کارە ڕاستەکەی ئەوە یەکەم هۆکارە ئەمە لە پاڵم پرۆژێ شارۆک و ڕێکخراوی سیدیۆ هەوڵمان ناوەکە لە ڕێگەی چەند پرۆگرامێکی ترەوە چەند پرۆژەیەکی ترەوە بەردەوام بی لەسەرەوە شاریکردنەوەی گەنجان بۆ دوورکەوتنەوە لە کۆچینە یاسایی بە تایبەتی ئەم پەیامەمان بردوۆتە ناو زانکۆ و پەیمانگاکان کە بتوانن لە ڕێگەی دەرفەتی خوێندنەوە کۆچ بکەن بۆ ئەوەی دوای تاواکردنی ئەو ئەزمونە بێنەوە سوودێک بە کۆمەڵتان نایەوە کار لەسەر کێشەی گەنجەکان بکەن کە کێشەی بێکاری و نەبوونی دارایەکی سەر بەخۆی خۆیان بەدڵنیاییەوە ئێستاوە یەکێک لە ئامانجەکان یاخود بەرگەکانی دیدارەکەی سبینێ ئەوەیە کە گەیاندنی ئەو ڕاستپاردانی کە ئەم گەنجانە لە ماوەی شەژمانگی ڕابردووە لەگەڵ لە سەرەتای ڕاگەاندنی کەمپینەکانەوە بە هۆکاری ئەو لە ئەنجامی ئەو کۆبوونەوە و چالاکیانی لەگەڵ گەنجەکان کردویانە کێشە و گیر و گرفتەکانیان وەکو ڕاستپاردەیەک پێشکەش بە بەرپرسان و ئامادەبوانی حکومی سبینە کە لەوێ دیدارەکە لەوێ ئەبن لەوێ پێشکەشەکانەکرێت باش ئێوە چەندین چالاکیتان کردو خات و کازیوە ئامانجتان دیاریکراو بووە و کارتان لەگەڵ گەنجانە کردووە کۆبوونەوەی گەنجان دیدارتان هەبوو لەگەڵ گەنجانەوە زۆرینەی کەمپینەکان چالاکیەکان بەرپرسانی حیزبی حکومی لەگەڵ ئێوەیە بەڵین بەشداریان هەبووە بۆی سبینێشەوە ئەکرێت بڵین ئێوە گەشتون تا ئێستا گەشتون بۆ ئامانجتان کاتان بووە تا ڕادەیەکی باش ئەتوانین بڵێن گەشتن بەڵام هێشتا ماویش ینی هەموو شتێک بە ئاسانی بەدەست نەیە بۆ نمونە ئێمەش ئامانجێکمان بێ ناتوان یەکسەر ڕاستەخۆم و ئامانجەکە بەدەست بێنی ئەبێ هەنگاو بە هەنگاو بەدەستی بێنین ینی بۆ ئەو هەنگاوەی کە ئێمە ئەمانەوەی بەدەستمان هێناوە و ئینشەڵا لە داهاتووشا بەردەوامی تاوەکو زیاتر و زیاتر بەدەست بێنین زۆر باشە خات و کازیەوە باس لەوە کردێت خۆت خاوەنی بزنسێکی بچکۆلەی خۆتی ئێوە لەنێو ئەم پرۆژە و کار و چالاکیانی کە هەتانە هەوڵی ئەوتان نایەوە ئەگەر گەنجێک پرۆژەیەکی هەبێ ئەگەر گەنجێک بەنیازی کارێک بێت ئێوە بتوانن بۆ نمونە هاوکاری بکەن یارمەتی بکەن لە ناساندنی پرۆژەکەیە ئێمە هەوڵمانیاوە هاوکاری بکەن بەڵام لە ئێستاین لەو پرۆژیانە هاوکاری دارەبێ ئێمە هاوکاری ناساندنی پرۆژە هاوکاری ناساندین بەڵێ ئێمە لە پلتفۆرمەکانی ئینستاگرام و فەیسبوک چەند کارسازێکمان نیشانیاوە کە ئیشی کارسازن یەکێکیان هەر خۆمم کە ینی ئیشەکانمان ناساندووە چەند گەنجێک لە هەڵەبجە و ڕانێ و چەمچەماڵیانی کە باسی ئیشەکەی خۆیان کردو ئەو بەرهەمانی کە پێشکەشی ئەکان و چۆن دەستیان پێ کردو و چۆن دروست بوو ینی ئەوەش هەنگاوێکی زۆر باشە بۆ ناساندنی گەنجەکانمان تەنانەت لە کۆبوونەوەکانیشمە وەکو شاخەوانێکە کە باسمان کرد هەر کارسازمان بان کرد بوو لە چەند چالاکێکی تریش کە لە هەڵەبجە کردومانە یان لە ڕانێ لە چەمچەماڵ ئەوانش هەمووشانی کارسازە بچووکەکانمان ناساندوو بۆ ئەوی گەنجانمان زیاتر حانە بدەین و پشگیریەکیش بۆ ئەوان چییە کارەکان کە بەشدارە بن ئەوانەی کە بزنسێکی بچووکیان هەیە و بەشدارە بن لە کەمپینەکەی ئێوەیە بیانەوێت ناساندنێکی زیاتر بۆ کارەکان بکەن ئەو کارانە پێگاتۆ لە چی مەبەستت لە کارەکان کە کارسازەکانیانە کارەکان جۆرە و جۆرن کارەکان زیاتر کاری پیشین ئێستا بۆنە من خاوەنی کافەیەکم کەسێکی ترمان خەیات بوو و بەڕێزێکی ترمان دەلاخانەیە بوو و خولی دەلاکی کردەوە بۆ گەنجەکانی ترمان و یەکێکی ترمان گرافیک دیزاین بوواتە تەنها یەک بابەتمان هەڵ نەبژاردو هەڵمانیاوە هەموو بابەتەکان هەڵبژێرین و بۆ ئەوی شتەکە گشتی بێت باشە بە گشتی خات و ناس فیدباکی ئەو گەنجانە چییە کا بەشداری ئەم کەمپین و پرۆژانەی ئێوەکەن لە دوجارە هەست بەواکەن کە گۆڕانکاریەک لە سەرژیانی ئەوانە دروستە بێت لە دوای بەشداریکردنیان لەم کەمپین و پرۆژانە
بەڵێ وڵا بەگشتی فیدباکەکان بەپی چالاکیەکان ئەگۆڕێت ئێستا بۆ نمونە لە چالاکیەکەی ڕانیە کە فستیڤالی گەنجان بوو ناساندنی ئەو هەموو کارسازە بوو فیدباکێکی زۆر باشمان بەدەستگەشتەوە سپاس بخوا کە توانیمان دەنگی ئەو گەنجانە و وەکو مارکتینێک بین بۆ ئەو گەنجانەی کە لەوانەیە پێشتنیان توانی بێ بەو شێوەیە بێنە ناو خەڵکەوە کارەکانیان ئاشنا بکەن بە کڕیارەکانیان یاخود بە خەڵک بۆ چالاکیەکانی تریژ مەسەلەن بۆ نمونە پانێڵمان ئەنجام ماوە گەنجەکان تا ڕادەیەکی باش سوودمەند بوون لە پەیامەکانی ناو پانێڵەکە و بابەتەکان کە باسکراون. گەنجە بووە لە کاتی بەڕێوەچوونی ئەم کەمپینەیە ئەگەر خۆی پێشتر بڕیاری ئەوەی یابێت لە ڕێگەی کۆچی نایاساییەوە نیشتیمان وڵاتی خۆی بەجێ بێ لە دوجار بێت فێتان بڵێ من پەشیمان بوومەتەوە لەو بڕیارە سوودێکی باشم وەرگرتووە. بەڵێ ئەوە بزانم کازیۆخان نمونەی وایان لایە کە لە کاتی سەرەتای کەمپینەکە کە گەنجەکان لەوانەیە تێ بوو بێت کە خۆی لەسەر ئەوە بوو بێت کە بڕوا لە مامەڵی ئەوەیە بوو بێت کە بڕوات و بەجێ بێڵە بەڵام لە ئەنجامدا پەشیمان بۆتەوە کاتە خات و کازیۆتۆ ئەو نمونەیەمان بۆ باسکە خاتوناستی ئەو نمونەی باشی لایە ئێمە ینی خۆمان هاوڕێمان هەبووە و توێتی من ئەڕۆم لێرە هیچ نییە لێرە ژیانی ئەوەکەی ژیانەوە ئەوە ئەین تەنها بیانی و هێناوەتەوە یان ئێمە وتومانە ڕاکردن ئیشی ترسنۆکەکانە تۆ بمێنەرەوە بزانە تۆ بەرەنگاری ئەو ناڕەحەتیانە ئەو قرسایانە ببەرەوە بزانە بۆچی ئەمێنیتەوە بزانە کا لەسەر چی ئەکەیانی وامان لێ کردووە کە بیر کاتەوە کە بیری کردوێتەوە زانوێتی مانەوە باشترە لە ڕۆشتن ینی ماوەتەوە من خۆم هاوڕێمە بۆ زۆر قسەم لەگەڵ کردوتومە ئەو پارەیە کە سەرفی ئەەکەی بڕۆشنەکە ینی بێنە سەرفی کە بە پرۆژەیەکی بچووکە دڵنیا بە سەرکەوتووە بێت یانی من خۆم خودی خۆشم بێزەوە دوا بوو ئەوەی کە بەدەستمێنە ڕاستە من هاوکاری کەم لەلایەن دامەزراوەیەکەوە بەڵام خۆشمانی مانوبوونی زۆرم ئەویست بەڵام ئەو پارەی کە ئەوان سەرفی ئەەکەن لە ڕێگەی قاچاقچی کە نازانن چیان لێ بەسەرێ نیوەی ئەوە بێن سەرفیکەن ئەتوانن ببنە خاوەن ئیشی خۆیان باشە خات و کازیوە بەو باپیرانمان بەرهەمێکیان هەبوو ئەمە بەرهەمەکەیەتی کە ئێمە لەم ئازادیە دانیشتوین و لە بەرهەمەکەی ئەوانە خوین باشە لە ڕنج و ماندووبوون و هیلاکی ئەوانە خوین ئەکرێت بڵین ئێمەش پێویستە کارێک بکەین لە خاکی خۆمانە لە نیشتیمانی خۆمانە بۆ نەوەکانی داهاتومان ینی ئەوە ئەرکی ئێمە ئەوە بکەین ینی ئێمە ئەگەر کۆچکەینە وڵاتێکی تر هەر بێگانەکەین هەرگیز نابێنە کەسی یەکەمی وڵاتی تر هەمیشانی بێگانەکەین کات ئێمە چینە ماڵێک هەست بە بێگەنایەکە بەڵامێتەوە ماڵی خۆت زۆر هەست بە ئارامیەکەی ینی وڵاتی دەرەوەش هەروایە ئەگەر ینی هەرچەنە بڵێ من ئەچم لەوێ ئارام ئەبم لەوێ لاانە موچەکەم دوو قاتی دوو هێندی ئێرە بێت بەڵام ینی ئەوە ناگەێنێ کە تۆ کەسی یەکەمی ئەو شارەبی یان ئەو وڵاتەبی بۆی ئەمان ئێمەمانێژن ئەو کاتە پەشیمانە ئەمانە و لێرە بمێنەوە کەلتوری خۆیان و زمانی خۆیان و کۆمەڵگەی خۆیان ینی ئێمە وا ڕاهاتون لێرە بژینە هەر ئەتوانین لێرەش بە ئاسوودەی بمێنینەوە بۆ ئەمانە کەلتوری خۆیان و داهاتوی خۆیان هەر لێرە بپارێزن و وەکو بەڕێزیشتان باسان کرد ئێمەش بمانەوە نەوەکانی داهاتومان هەر بە کوردی و بە کوردبوونی بمێنەوە دەستی خۆش بێت خات و ناسبیت باکی ئەو کەسانی کە بەشدارن بەرپرسانی حیزبی حکومی یان هونەرمەندان کەسە دیارەکان چی بووە کە لە چالاکیەکانی ئێوەیە بەشدار بوون بەڕاستی زۆر پاڵپشت بوون بۆ نمونە ئەوەی کە من بینیم پارێزگاری سلێمانی بەڵێ قسەی کردووە لەسەر کەمپینەکەی ئێوە بەڵێ ئەوە خولێکمان کردبەوە لە هەر بۆ بەشداروانی کەمپینەکەمان خولێک بوو لەسەر سەرکردایەتی و کارسازی بە خۆشحاڵیەوە بەڕێزیان پارێزگاری سلێمانی کۆمەڵێک میوانی بەڕێزی تر بەشدار بوون نوێنەرانی قایمقامی هەڵەبجە هەروە نوێنەرانی چەمچەماڵیش لەگەڵمان بەشدار بوون کە ئەوان هانی گەنجەکانیاندا ئەزمموی خۆیانیان لەگەڵ باسکردن دکتۆر هەواڵ بەڕێزیان خۆی ئەزمموی خۆی لەگەڵ باسکردن کە لە سەرەتاوە چۆن گەشتوە تا ئێستا و هەروە وەکو نمونەیەکی زیندوو بۆ گەنجەکانی هێنایەوە کە بەردەوام بن لەسەر ئەو پەیامی کە هەیەە و تا بۆ ئەوی بتوانن کە بە ئاسوودەی و بە شێوازێکی سربەخۆی لە وڵاتی خۆیان بمێنەوە بتوانن سەرکەوتو بن. زۆر باشە خاتوناس پلانی داهاتوتان چییە بۆ گەنجان چۆن ئەتانەوێ هەمیشە پاڵپشت و هاوکارێکی تاوی گەنجان بن؟ بەڵێ ئەمە لە دوای تاواکردی ئەم دیدارە کە ئەمە وەکو چالاکی کەمپینەکە کۆتا چالاکی ئەبێت بەڵام لە هەر سێ شوێنی چەمچەماڵ و هەڵەبجە و ڕانیە ناوەندێکی گەنجانمان کردوێتەوە ڕێکخراوی سپارک ناوەندێکی کردوێتەوە کە
ئەوان لەوێ بەردەوامە بن لە هۆشیارکردنەوەی گەنجان کردنی بەستنی کۆڕ و سیمینار بۆ گەنجان هەروەها کردنەوەی خولی پیشەیی بۆ گەنجان و ئەو ناوەندانەش وەکو سنتەرێک بەکارهێنرێ بۆ هەر ڕێکخراوێک و لایەنێکی تر کە بیەوێ هاوکاری گەنجان بکات وەکو شوێنێکی کۆبوونەوە بۆیان ئەتوان بەکاری بێنن. بەڵێ خاتوکازی و ئێوە سوشال میدیا زۆر بەکارهێنن بۆ ناساندنی پیشەیەکی بچوو یان بزنسەکان ئەکرێت بڵین نەڕێی ئەمەشەوە توانیتانە بگەن بە ئامانجەکانتان سوشال میدیان پیجەکانی خۆتان بەکارهێنا بێت بۆ ناساندنی پیشەیەکی کەسێک گەنجێک چیان چیرۆکی پیشەگەرانتان هەبوو بێ؟ بەڵێ هەروەکو پێشتریش باسمان کرد لە پلاتفۆرمەکانمان چەند گەنجێکمان هێناوە لە هەر سێ شارەکە چەند پیشەیەکی جیاواز کە هەم پیشەکە ئەناسێنین و هەم خودی گەنجەکەش ئەناسێنین بۆ ئەوەی زیاتر و زیاتر بەرە بە ئیشەکەی بعد وە گەنجەکانی تریشمان چاویان لێ بکەن و ئەو گەنجش کە ئەو پیشەی هەیە زیاتر بناسرێت و خەڵکی زیاتر سەردانی بکەن و وەکو مارکێتینەی بۆی. باشە خاتوناز ئەگەر ئێستا چەند گەنجێک دانیشتوێ بە دیار پرۆگرامەکەەوە ئیتر نیازی هەبێ خاکۆ نیشتیمانی خۆی بەجێ بێڵە یاخود هەرگرفتێکی خەریتر جانتای حەزر کرد بڕۆ ئێوە لێرە و پێیانتان چێ بۆ گەنجان ئێمە پێڵێن باجارێکی تریش بیر بکاتەوە لەبەرەوەی هێشتا هیوای مەڕۆن چاکیکەن پێڵین مەڕۆ چاکی پێناڵی لە کەمپینەکەی بەدایانە بەشدار بێ بە دڵنیایە بەشدار بێ سوودێکی زیاتر دووبارە پێم مامڵێتەوە کەمپینەکە کات و شوێنی کەمپینەکە ئەوەی سبێنێ بەڵێ دیداری گەنجانی مەڕۆ چاکیکە کاتژمێر دوونی و لە مۆنومنتی ئەنفال لە چەمچەم باش خات و کازیوە دوپەیامی بەڕێستان بۆ گەنجان کە بیریانەوە کرد بێتەوە خاک و نیشتیمانی خۆیان بەجێ بێڵن دوپەیام ئەوەیە بۆ گەنجان کە وەکو ناساوتی دووبارە بیرکەنەوە بزانن ئامانجیان چیە و بزانن بۆچی لەدایک بوون ئەوان بۆیە لە کوردستان لەدایک بۆ کوردستان چاکەن نەک بچن لە دەرەوە چاکەن بۆی ئامانجمان ئەوەیە کە لەسەر لێهاتوو توانەکانی خۆیان بکەن هەمویان لێهاتویان هەیە تەنها ئەو کاریان ئەوەیە لێهاتوویەکەی بدۆزنەوە و پەری پێبرن بۆیە دڵنیا ئەبنە کەسێکی گەورە و داوایان لێ ئەەکەی مەڕۆ چاکیکە و وە لێرە دایکتە ئێمە شیوادارین گەنجان نەڕۆن و چاکیکەن دووبارە سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ باشە